دوه چهارشەمە دەستە بچووکریە کۆمیتە دەستوریە سووریە جوینە ڕۆژە سیان لە جونێڤ بداوی ئانینودێ جوینێدا شکۆبوونە دەستور و گرێدان بە ڕێکەوت و پەیمانن ناودەوڵەتیرە و ژالیە دەستەیە دانوستاندکارە سووریە بە هاتیە پێشکەشکردن هاتە گوتوبێشکردن. دەجوینە ڕۆژە سیاندا شاندا دانوستاندکارە سووریە تەکەزیل سەروێ چەندێکرد و دەستور یاسە هەری سەروەرە دەوڵەتێدا و نابێت تو یاسایەک ژێ دەرڤەی بەندێن دەستور وەرێ دەرخستن. هەروها دەستە دانوستاندکارە سووریە دبەندە و پێشکەش کردە گوتک و پەیمانە ناودەوڵەتی دەوڵەتێ پابەندی خالن پەیمانە ناودەوڵەتی دەکێ مافێن وڵاتیان سووریە دەپارێزێ. دەستە دانوستاندکارە سووریە گوتک و نابێت و کەسەک و یانجی گروپەک و یانجی سەرۆکە کۆمارێ دام و دەستگەهێن ئەولەهی و حکومی دەستور بن پێ بکن و پێویستە بەندێک دە دەستور دەوەرێ پەسەندکردن لەسەر vەیەکێ. ئیرۆ دە چارەم ڕۆژە جوینەندا دادوەریە بە گوهێز کوژالیە هەفت ئەندامێن جڤاکە سڤیل بە هاتیە پێشکەشکردن تێگوت و بێشکردن. دیەکەم ڕۆژە جوینن گەڕا هەشتاندا ڕێکارن نەچاریە یەنتەکالی ژێڕوێ دەستوریڤە کوژالیە هەشت ئەندامێن جڤاکە سڤیل بە هاتنە پێشکەشکردن هاتنە گوت و بێشکردن. دە دووەم ڕۆژە جوینن گەڕا هەشتاندا پاراستنا دەستگەهێن دەوڵەتێ و بەهێزکردناوان کوژالیە شاندا ڕژێمە سەد بە هاتیە پێشکەشکردن هاتە گوت و بێشکردن. دەسێم ڕۆژە جوینن گەڕا هەشتاندا شکۆبوونا دەستور و گرێدان بێ ڕێکەوتن و پەیمانە ناودەوڵەتیرە کوژالیە دەستەیە دانوستاندکارە سووریە بە هاتیە پێشکەشکردن هاتە گوت و بێشکردن. دە چارەمین ڕۆژە جوینن گەڕا هەشتاندا و ئیرۆ پێنجشەمەیە دادوەریە بە گوهێز کوژالیە هەفت ئەندامێن جڤاکە سڤیل بە هاتیە پێشکەشکردن تێگوت و بێشکردن.